هذا عزيزي جيان ما شاء الله دعوة بارز هوا صار نمدي وقد نمدي وجواني أوام ندي نمدي وقد نمدي وجواني أوام ندي الله بفريق الديلة تازة بباي باري والله بفريق الديلة تازة بباي باري تنيكي ويتتنا جواني بنجاب خانة تنيكي ويتتنا جواني بنجاب خانة ردي لو مبارك ده أبو غارة وجرشنا ردي لو مبارك ده أبو غارة وجرشنا جرشنا مردارانی نمونه شهر جوانەکەی کەدار مامە گۆرانگیە ژێر سەڵاو لە بیدۆ ئەبوو بەکر سەڵاو لە کاکایی و کاکە لەقمان
جريت هلا ما سيرش ها شوف ورجال ها صوت
عروس مام سيان داني كاكا كيواني بلا خدا كاكا كيواني عزيز او شباشي نادو بود شواكاني بوزاوا بخراتنا لبو شواي موانان كاكا كيواني عزيز صلاة وقراني غلا خدا ما شاء الله بجي ها 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 ما شاء الله سلام لقرميان سلام لكلار يا نشوف ان شاء الله يا عزيزي شكيا
جۆلەکە کە مام بەم ئاسمانە بفڕێ ئەڵێ بە ئیجازەی منی پێبێ مامۆستا ڕێبەریش ئەڵێ بە مامەتەهای بۆ بانگ نەکە ئەڵێ بانگی کە هەورامیانە قوربانتان بمە پاسە هەورامیانە نەرم کاگەدارۆی عەباسی حاجی ئەحمەد بۆ چاوەکانی بووک و زاوە مەلیکی دۆلار خۆمە هیچمان نەبینی سڵاوی لێبێ بۆ چاوەکانی بووک و زاوە بۆ هەرچی میێوانە بەخێر بێن سەرسەر و سەرچاوی ماتن سڵاو لە دارۆ گیان کاکەسان دیمامە سۆرانە و شابەشێنەرە بۆ چاوەکانی بوزاوە ماڵیاوا سڵاو لە کاکەسان ڕاوەسە مامۆساگیان داوا لەو خوشک و براکەن تکایە تکایە بیکەنە ڕزێ بە قوربانتان سڵاویان لێ دێ بە قوربانتان بۆ مام بکەم بە ڕزێ شۆ
عزیزی گیان که داواکاری ماڵی زاوایە ئەو زەماوەە بە یەک ڕیز بێ کوردانەیە قوربانتان مەی بەڕەن بیکەن بە ڕیزێ ئەدەی فەرمون گەورەی بفەرمون ئەو خوشک و برا بە ڕێزانت کایە بیکەن بە ڕیزێ دەی بە قوربانتان بم بۆ کاکە سالاری مەرەشەن سڵاوی لێبێ بۆ کاکە سالار ژی أشرف عزيز ماما أشرف صلاة ليك يشتا صلاة عميد أشرف شو أنا بسمع عزيزي يا خەراتێکی گەرم و گوڕ بۆ هەردوو میوانی عزیز و خۆشەویست لە شاری سلێمان و کاکە عادل لەڕایی و خۆی و ماڵ مناڵی بەخێر بێن سەر و سەرشاوی و ماتن بەخێر بێن لەلایەن لە ماڵەی زاوا و بە خێراتیان پێڵێن بەخێر بێن
چاوسە مامۆساییان لانەی کاکە بیلالی حاجی محەمەد مامۆسایەریش ئەو شاباشەی بۆ تۆ ناردۆڵێ بۆ دەنگە بە سۆز و ئاڵچوونیەکەی مامۆسایەریشی کانی حەیرانی سڵاوە مامۆسایەریش بڕۆ بەندەر 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 سڵاو لە خاڵ و هەرێمی گوڵ و دڵ سڵاو لە پێرگەی هەرێم نەمری بۆ ئەم جێو مەکانە خۆشە بۆ ئەو خزمەتە جوانە هەربژی گیان 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 هرێمی بیر بێ ئای مەلی مەلی هەڤارگیان بۆ چاوەکانی بووکو ساوا هەربژی ئاخر دەورەکەس شۆپی نەگرێ عەزیزی گیان کۆتایی بۆ کاکە نزای قەساو بە تایبەت ماندوو نەبن خۆشک و برایانی عەزیز ئەستان خۆش بێن و خزمەتتان ئیسراحەتێک بێ و ئیسراحەتێک بۆ مامۆسا ڕێبەر بۆ مامۆسا ئوسامە دەستان خۆش بێ